سرباز ئێوە بڕۆنە سەر زووکەن. خوارێ خوارێ. ئەڕابەکە بێنن. بەمە دەکرێ وشارینەوە. تەرمەکە ببینە کوێ؟ لە قەبرستان نەدەزانن کە تازە ئەسپەر دەکراوە. ڕەنگە قەبرەکە بدەنەوە. باشترین جێگا ماڵە بابی سانتۆسە. نا هەوڵ جێگەیە کە بگەڕێن ئەوەیە. باشترە بیبینە ناو دارستان لە هەمووی جێگەیەک هێمنترە. ڕاوەسن ببورن خاوەنشکۆ ڕێگاکە بکەنەوە. خودایی گەورە ڕۆحی پلۆتۆنی قارەمان بخاتە ڕێزی ئیمانداران و پیاو چاکانەوە. ئەمە سەرشۆڕیە تاوانبارێکی ژێر چاودێریتان دەڕفێنن و تەرمی تاوانبارێت لە بەرچاوی قەرەوڵەکان دەڕفێنن. ئەو کات بەرپرسی لێژیۆن و گاردی تایبەتی شاوری ئێمە چی کردووە؟ تەنیا گزارشێنەوە. ئەمن بۆ زانینی تەکلیف و دەسەڵاتی زۆرتر بە خزمەت گەیشتمالی جەناب. گوێ بگرە جولیۆس، 3 ڕۆژ دەرفەتت هەیە بەر لە گەیشتنی ئیمپراتۆر بۆ فیلادلفیا ئادۆنیا و تەرمی پۆلۆتۆن بدۆزیتەوە. ئەگی ناخۆت بە جێگەی ئادۆنیا لە خاچ دەترێی. جگە لەمە ڕفێنەرانی تەرمی پۆلۆتۆن و ڕێزگاری دەرانی ئادۆنیاشم لە تۆ دەوێ. ئەمە هەواڵێکی زۆر خۆشە کە وایە دنیا هەڵەتووە. هیچ کات هەواڵی ڕۆژێکە لەگەڵا دنیا بوومە ناسیا و لەبیر نابەمەوە. لە هەوڵ سەردان لە شار گۆزە دروستکردنی ئادونیا سنجی ڕاکێشان. بەخێر هاتن خاوەنشکۆ.
دیزە و گۆزەی جوان دروستەکەی. خاوەنشکۆ دەبێت تازە هات بێتنە فیلادلفیا. لێ تازە لە ڕوومەوە هاتوین ڕاوێژکارانی دیۆکلێتیانوسین. یەکێ لە ئێوە دەبێ خاوەنشکۆ سولیانوس بێت. بەڵێ ئەوانن ئێوە چۆنتان زانی؟ هەواڵەکان زوو بڵاو دەبنەوە. بە تایبەت هەواڵی دیاریکردنی شارداری تازە. خۆشحاڵم لەمە کە خاوەنشکۆکان دوکانەکەی منیان بە هەنگاوی خۆیان ڕازاندوەتەوە. پێم خۆشە ئەم گۆزەیە لێوە بکڕم. ئاغزادەکانی پایە بەرزی ڕۆمی کە ڕۆمیان بە تەواوی جوانیەکان و شوێنەواری هونەرمەندان و پەیکەر تەراشانی لێ هاتووەوە دیوە، ئەوسا نابێت دەستکردی گڵێنە سازێ بچووک و نەناسراو لە گۆشەیەکی دووری فیلادلفیا زۆر سەرنجیان ڕاکێشێ. وانە لەم دوکانە بەرەواڵت بچکۆلەدا شوێنەواری بەبایخ و جوانی لێ هەیە. نەتانکۆت ئەم گۆزەیە بای چەندە؟ قابلی ئێوەی نییە، بەڵام پێم خۆشەکە بە ناوی دیارەک لە منەوە قبولی بکەن. قبول نەکردنی دیارەکی وا بەبایەخ ئەویش لەلایەن وەسایەکی لێهاتوو وەک ئێوە دوو لە ئەدەبە قبولی دەکەن. ئێوە دەتوانن پەیکەرێ لە ژوپیتەر یا ئاپۆلۆن بۆ من سازکەن؟ من گڵێنە سازێکم، پەیکەر تاشێکی باش نیم. ڕەنگە ناتەوێ کەسێک کە ئەم هەموو دەستکردە جوانەی هەیە لەوە ناچێکە نەتوانێت پەیکەرێک بتاشێ. دەی ئەگەر فەرمانی خاوەنشکۆ بێت چارێکم جگە لە قبولکردنی نییە. هەوڵ بدە پەیکەرێکی جوان بتاشی، سبەینێ بۆ بردننی دێمەوە. ئەم هەموو پێکەرەکە لە شەقامەکاندایە بەس نییە؟ من لە دەست پێکەرەگەری ئاڵەوەڵا هەڵاتوم. ئەوسا تۆ لێرەدا داوای پێکەرەم لێ دەکەی؟ بە درۆژ کە بووە دەبێ لە ماڵدا یەکێکمان هەبێ. سبەینێ هەو ڕۆژەکە بۆ بردننی پەیکەرەکە چوینەوە شتێکی سەی ڕوویدا. دەی وەسای گڵێنە ساز، پەیکەر ئامادەی یانا؟ بەڵێ خاوەنشکۆ ئامادەیە. هیوادارم پەسەنیکەن. ئەمە هیچی چه پەیکەرێکە؟ من تاوجێگە توانیم هەوڵمدا خاوەنشکۆ، بەر لەمەش عەرزم کرده بوو کە پەیکەرسازێکی باش نیم. تۆ دەتەوێت ئەم جەفەنگە بە ناوی پێکەری خوداکان بمە بۆ ماڵ؟ خاوەنشکۆ ئەمە پەیکەری ژوپیتەر بوو. ناترسن کە تۆڵەتان لێ بکاتەوە یا زیانتان پێ بگەێنێ؟ دڵنیا بە ئەم پێکەرە دزێ و ناحەزە هیچ کارێکی لە دەست نایە. بەڵام من لە نێوان خودایانی مابەدەکاندا پەیکەرێکی لە مەش ناحەسترم دیوە، یانێ ئەوانیش هیچیان لە دەست نایێت؟ ئاگاد لە قسەکانت بێ گۆزە فرۆش، ئەم پرسیارانە بە قازانجت نییە. من سوجدە بۆ ئەم پەیکەرم مقدسانە دەبم، ئەمانە خوداکانی منن. بەڵام نابێ بزانم ئەم خودایانە کارێکیان لە دەستی یانە، مەگەر نابێ بزانین کە بۆچی ئەم پەیکەرە شکاوە لە خۆی دفاعی نەکرد یاکو تۆڵە ناکاتەوە. وا دیارە زۆر چاویل کەیت گۆزە فرۆش، ئەم پێکەرگەلە خۆ خوددا نین، تەنیا شکل و شێوەیەک لە خوداکانن. ئەها کەوایە خوداگەلێ هەن کە ئێمە بەم چەشنە ئەوانمان بۆ خۆمان نەخشاندووە. بەڵام ئێوە
بیر ناکەنەوە کە ئەو خوداگەلە تۆڵە ئەکەنەوە داوای لێبوردنتان لێ دەکەم خاوەن شکۆ دەمەوێ شتێکتان لە ناخی دڵەوە پێ بڵێم و هیوادارم کە ناڕەحەت نەبن من دەزانم کە دەبێ خودایەک تەوانەتر لەمانە بۆ پەرستن هەڵبژێرین نازانم چۆن خودایەک هەر ئەوەندە دەزانم کە دەبێ خودایەکی بەدەسەڵات هەبێ کە هەم خۆی بپارێزێ و هەم بەندەکانی چ پەیکەرێکی ساز کرد لە هەموو شتێک دەچوو جگە لە پێکەرەی ژوپیتێر پێکەرێکی دزێ و ناحەز بەڵام پرخەیر و بەرەکەت بەڵام بوو بە هۆی ڕزگاری ئەمە لە شەرک بڕۆین دنیا بەکردەوەی زیرەکانی خۆی ئێمە لە ڕاستەقینەیەکی گەورە ئاگادار کرد و ئەو ڕاستەقینە گەڕان بۆ دۆزینەوەی خودایەکی بەدەسەڵات بوو پاش ئەوە هەموو جارێ ئادونیام ببینی و هەموو کات بە خودای تاقانە نزیکتر دەبمەوە دەبێ بە توندی بجوڵینەوە تەنانەت گومان لێکراوەکانیش قوڵ بەست بکەن دەمەوێت تەنانەت یەک مەسیحیش لە شاردا نەمێنێت باڵێ خاوەنشکۆ زۆربەی کارەکانی شار و تەعمیری ئەو بە ئەستۆی مەسیحیەکانە هیوادارم بۆ ئاهەنگی پێشوازی تووشی گیرگرف نەبین نمایش لە خزمەتی ئیمپراتۆر و شەڕی گلادیاتۆرەکانیش بەشێک لە ئاهەنگی پێشوازە کەوەی دەبێت ژمارەیەک لە مەسیحیەکان قوڵبەستکرێن هەروە کە کوتم تەواوی ئەو کەسانەکە وا دەزانن لەگەڵ ئادۆنیا پەیوەندیان هەیە بیانگرن بە قۆڵبەستکردنی ئەوان زۆر کەس دەناسرێن من دڵنیام کە ماکسیمیلیان و هێلێن سەبارەت بە قۆڵبەستکرانی هاوئینەکانیان بێدەنگ نابن دەبێ بزانین ئەوان تاکەی خۆیان ڕادەگرن باشە بزانم چی دەکەن بڕۆن باڵە خاوەنشکۆ ئەوە مەسیحیە ئەوە مەسیحیە بۆ خۆم دیتم کە بۆ ژۆپێتێر سوژدەی نەبرد تۆ درۆزنێکی پیسی لە ماڵی بڕۆ دەرێ بیگرنە ئەسڵەن بڕوا ناکرێ دەست بۆ هەر کەسێ دەبەی دەبینی ئەویش مەسیحیە کەس چوزانێ ڕەنگە ژمارەیان لەمانەر زیاتر بێت بە شەر ئیدی ناتوانێت متمانە بە چاوی خۆشی هەبێت هەرچەندە لەمانە بگرن کەمیان گرتووە دەترسن تا هاتنی ئیمپراتوریش قاڵی ئەمانە هەر نەبڕێتەوە ئای چۆن ئابڕوومان دەچێ هەر ئەمانەتان هەیە؟ بڕە بڕە مۆستا کەرەکە بۆچی بیر دەکەیەوە کە نەبێ هەر ئێستا هیچ کارێک دژی بتپەرستانی ڕۆمی بکەین؟ بۆچی ئەم هەموو ئەشکەنجە و کوژرانی هاو ئاینەکەمان ببینین و هیچ نەڵێن؟ ڕاپەڕین دژی ڕوومیەکان ئایبینیە جەنابی یومەنیس چۆنیەتی ئەو گرینگە
هەبوونی ئێمە لە کۆشکدا بەناوی زاوای دیۆکلێتیانوس بە قازانجی هەوایینەکانمانە. لە بەڕدۆخی ئێستادا ئێمە بە شێوەی جۆربەجۆر دەتوانین ئەوان یارمەتی بدەین و لە بڕێ کارگەل دژی ئەوان بەرگری بکەین. بێگومان دەبێت لە هەر کارێک ئەم هەلو مەرجە بخاتە مەترسیەوە خۆمان ببوێرین مەگەرەوەی کە با کامێکی باشتر یا ئەمانجێکی بەرزتر بگەین. باشترەوەیە کە هەر کاممان بەشێک لە بەرپرسیاری کارەکان باستۆی خۆمانەوە بگرین. بەڵێ باشە. هەرکی جەنابی تەلمیخا ئاشکرایە. ئەوان بە ناوی پزیشکی تایبەتی دەربار ئاگای لە ناو کۆشک دەبێ و ئێمە لە ڕووداوەکانی ناو کۆشک ئاگادار دەکات. چاودێری بەسەر ڕووداوەکان و ئەو کارانەکە دژی هاو ئاینەکانی ئێمە دەکرێت باستۆی من هەوڵەدەم لە کۆڕ و کۆبوونەوەکانی نهێنی مەسیحەکاندا بەشداری بکەم. دامەزرانی پەیوەندی لەگەڵ مۆبەلغینی مەسیحی و لاوەکانی شاریش بە ئەستۆی جنابی ماکسیمیلیان. دەبێ ڕیشە و بناغی مەسیحیەکان لەناو ببەین و بیان تووشین. ئاهای سەرباز وریای ئەوانە بە بەڵێ بەسەر چاو. ها بیگرە. ڕۆنە پێ بۆ کوێ دەبن تاوانیان چییە؟ وەرن وەرن بیانێنن بیانێنن وەرن لاچوو لاچوو شنەوە بڕۆ بڕۆ مسيحية مسيحية بيقرن بيقرن وين بيقرن بيبان بيبان مسيحيين هول بسطيكا بسطيكا من مسيحيين بالله خدا كان سكارتان لكم من مسيحيين برودكن من مسيحيين برودكن ورن بيقرن مسيحية مسيحية بيقرن قول بستيكن ملاي ناسم قول بستيكن چخەماوە مەسیحیەک مان گرتووە خاوەن شکۆ ناسم من قول بستيكن مسيحية بيقرن بەریدەن مسيحية ناسم خاوەن شکۆ مسيحية اسمه بيقرن خاوەن شکۆ مسيحية من ئەو دەناسم ئەو مەسیحی نییە خاوەن شکۆ ئەو مەسیحیە من ئەو دەناسم ئەو هاتوچی ماڵی ئادونیای دەکرد دەیناسم من بۆ خۆم دەیناسم ئەو خزمەتکاری جەنابی ماکسیمیلیان زاوای خاوەن شکۆ دیۆکلێتیانوسە ئەو سەتۆ بە مەسیحی دەزانی ئەو ئازادە چۆن ئازادی چۆنە بێ ئازادی کەس بیگرن بیبن
گالۆس ناڕەحەت مەبە تەواوی ئەمانە بەهۆی ئادونیاوەیە تاوە قۆڵبەستنەکان هەدا نادەن هەرچی زووتر لێرە بڕۆ بەسەر چاو خەوەش ئەتاعات آخری بچن آخری سی راست بچن آخری بچن ولا حمل صفي يوناني لا هاي أبي مالي شيء أكسيميليان قالوا استناسي بلي هالليوية